چەند بە جوانی منداڵ پەروەردە بکرێت و ئەوە بکرێت زۆر باشە و منداڵ ناوی ئەشکەنجە بدرێت منداڵ دەبیت بە نسیحەتی دایک و باوان و مامۆستایان ئاگادار بیت و ئەوە بکرێت. دوای خێر بۆ دایک و باوکی ڕەحمەتی مەکەم هەستەکەم گەورەترین شانازی و دەستکەوت کە منیان فێر کرد عاشقی نیشتیمان بوو چۆن بەرگری لە نیشتیمان کەم بۆی کە من پەیامەوێ بۆ مامۆستایان چ لە سەرەتایی بێت چ لە ڕەوزە بێ نەقشکردن لەسەر مێشکیان بێ پێیان بڵێن نیشتیمان لەسەروی هەموو شتێکەوەیە هەمیشە بەسەر بەرزانە دەحەدای هەموو جیهان بکەین بڵێن ئێمە هاوڵاتی کوردستانین ئێمە ڕۆڵی کوردستانی سەربەخۆی خۆمانەوێت. ئەگەر هەر منداڵێک بتوانی پەروەردەیەکی باشی بکەیت تا 7 ساڵ تاکیدمان هەیە هەتا 7 ساڵ هەر منداڵێک پەروەردەیەکی باشی بکردرێت و مافەکانی بپارێزرێت 90% ئەو قسەی کە دەیکەم علمیە 90% کەسایەتی ئەو شەخصە لە دوا ڕۆژیدا تەکمیل دەبێت و دواتر زۆر بە زەحمەت دەتوانین گۆڕانکاری زۆر ئەساسی و ڕێشەیی لەسەر کەسایەتی شخصێک بکەین کە قۆناغێکی شاید قۆناغێکی تێپەڕاندووە کە تربیەتێکی نادروستی تێدا کرابێت. هەرچی شەکل عایلەت هەبوو مەسەلەی خێزانداری پێویست ناکە مناڵەکە بزانێت یاوەتا لەکە مناڵەکە مناقەشە بکەیت بۆ ئەوی تەئسیر لەسەر نەبیت و بەنسبەت قوتابخانەش بە هیچ شێوەیەکی لێدان نەمینی وەلە ئێستا زۆر باش بووە سوپاسی ڕەحمەتیارم دەکەین بەس زیاتر مناڵ لە قوتابخانە چۆن بڕی دوو پەروەردەی تایبەتی هەیە یەک لە قوتابخانەیە و دومینیش دەماڵەوە.